وەری یەکەممان تایبەت دەبێت بە کار و چالاکیەکانی بەشی وەرزشی کورسان نیوز کە هەڵبەت ئەم بەشە بەشێکی ئاکتیڤ و چالاکە و بەردەوام ڕووماڵی خول و بۆنە وەرزشیە نێودەوڵەتیەکان و ناخۆیەکانەکات بە خۆشحاڵیەوە بەڕێز سوارەکەریمان لەگەڵایە. کاک سوارە بەخێر بیت. زۆر سپاس. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ بینەرانی کورسان نیوزیش. سپاس بۆ تۆ. کاک سوارە با سەرەتالەوە دەست پێ بکەین وەک لە سەرەتای ئاماژەم پێیا بەشی وەرزشی کورسان نیوز بەشێکی ئاکتیڤ و پڕ ئەنەرژیە بەردەوام ڕووماڵی خول و بۆنە وەرزشیە نێودەوڵەتی و ناخۆیەکانی ژەکات. لە ئێستادا پلانتان چییە؟ سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ بینەرانی کورسان نیوز. وەک دەزانین کە ئێمە بەڕاستی لە کاتی بوونی هەر خول و پەڵاوانتێکدا ئێمە ئەرێکی جیاواز لە ڕاگەیەنەکانی دەکەوێتە سەر شامان. هەمیشە بینەرەمان چاوەڕوانی کاری تازەوانێ دەکەن. ئێمەش بە دڵنیاییەوە ئێستا ئێمە لە بەردەم دوو پەڵاوانەتی گەورەی و دەوڵەتیدان کە دەتوانم بڵێم لە دوای مۆندیالی یۆرۆ بەهێزترین پەڵاوانەتیە لەسەر ئاستی هەڵبژاردەکانی جیهان و هەروە کۆپا ئەمریکاش دەتوانم بڵێم ئەمە بەڕێوەچوونی مۆندیالەکە بەڵام لە دوو کیشوەری جیاوازدا، چونکە هەموو هەڵبژاردە بەهێزەکانی جیاواز ئەگە باس بکەین بەهێزەکانی جیهان لە کۆپا ئەمریکا باس بکەین، بەرازیل و ئەرژەنتین، لە ئەوروپا باس بکەین، هەر یەک بێتەوە بۆ فەڕەنسا و ئینگلتەرا هەمووی بەشدارەوە تا هاندەرانی تۆ پێ لە سەرتاسەری جیهاندا یاخود عاشقانی ئەم هەڵبژاردانە لە دوو کاتی جیاوازە بینەری یاری ئەستێرە و هەڵبژاردەکانیان دەبن. لەبەر ئەوە ئێمەش بە دڵنیاییەوە بە پشتیوانی خوا و ئیداری بەڕێز پرۆپۆزەلی خۆمان پێشکەش کردو ئینشەڵا هەوڵدەدەین جیاواز لە ڕێگەیەنەکانی تر ڕووماڵێکی تایبەتی پەڵاوانتەکان بکەین، بەڵام بۆ کاتی خۆی با بڵێن دیتەیلی ناو ئەم پەڵاوانتێنە کە چۆن ڕووماڵی دەکەین بۆ بینەرەمان ئاشکار دەکەین بە پشتی خوددا. کاک سوارە وەک خۆت ئاماژت پێیا دوو پاڵەوانێتی گەورە بڕەوەکەواتە بینەرانی وەرزش ئەم ساڵ بێبەش نابن لە خول و پاڵەوانەتەکان. خۆت دەزانیت لە وەرزی زستان و بەهارە خولە ناوخەکانی ئەوروپا بەردەوامە، چامپیۆنز لیگ بەردەوامە، بەڵام دواتر لە مانگی 6 بەو دواوە وشکە ساڵیەک ڕوئەیە، بەڵام ئەم ساڵ بینەران بێبەش نابن لەو بۆ خۆی بەڕاستی سە گرفتێک دروست بۆ ڕاهێنەرەکانی جیهان بۆ یانەکان بۆ یاریزانەکان ئەوەیە یاریزانەکان تەواو چۆن لە کوردواری خۆ بڵێ تەواو گوشیویانن، ینی هیچ مەجالێکیان بۆ ڤەکەیشنەکانی خۆیان یاخود بۆ خۆشی و بۆ ئەو چەند مانگەی کە لە نێو ڕکابەرێکی توندا دەبن بۆ گەشت و گوزاری خۆیان نەماوە، بەڵکو بە بەردەوامی لە یاری توندان ئەگە سێرمان کردبێت لە خولی میزی بە تایبەتی هەرێک لە ڕاهێنەرە ناودارەکان لە پیپ گواردیۆلا لە یۆرگن کلۆپ ئەمانە ڕەزامەند با بڵێن ئەمانە ڕەخنەی توندیان ئاڕاستەی هەم فیفا و یوفا و هەمێکێتی تۆپی ناوخۆی وڵاتەکانیان کردووە بەوەی کە سکێزۆڵە یاخود خشتەیەکی چر چاوەڕێ یاریزانەکانیان دەکات. ئەمە وای کردووە کە زۆرترین یاریزان تووشی پێکان بێت بە تەواوبوونی ئێمە هەمیشە بیستمانە یاخود هەمیشە بینیومانە لە دوای تەواوبوونی خولە ناوخۆیەکانی جیهان یەکسەر یاریزانەکان بۆ 2 مانگ دەڕۆن بۆ ئەو با بڵێن لەگەڵ خێزانەکانیان دەڕۆن بۆ خۆیان وەردەگرن، بەڵام لەم ساڵدا لەگەڵ تەواوبوونی یاریەکاندا دەبێت یەکسەر ڕاستەخۆ پەیوەندیکەن بە مەشق و ڕاهێنانی هەڵبژاردەکانیان بۆ ئامادەکاری ئەوانەی کە تایبەتن بە ئەمریکای لاتین بۆ کۆپا ئەمریکا، ئەوانەی تایبەتن بە ئەوروپا بۆ هەڵبژاردەی وڵاتەکانیان لە پەڵەوانتی یۆرۆ لە ئەمانە بەڕێوە دەچێت. بەڵێ کاک سوارە بزانم ئۆلۆمپیاد شەر ئەم ساڵ ئۆلۆمپیادیش بە تەواوبوونی یاریەکانی با بڵێن یۆرۆ ڕاستەوخۆ ئەویش دەست پێ دەکات بە هەمان شێوە ئیسە گرفتێکی تر هەیە زۆرێک لە یاریزانەکان کە لەگەڵ تیپی یەکەممان دەکرێن دواتریش دەبێت بۆ زەختێکی زۆریان لەسەر بانکرێن بۆ بەشداری ئۆلۆمپیاد بۆ نمونە مەباپێ لە بەدڵنیایی بەشداری یۆرۆ دەکات. ڕاستەوخۆ ئێستا سەرۆکی وڵاتی فەڕەنسا سەرۆکی یەکی تۆپەی فەڕەنسا تەنانەت پێش چوونی بۆ ڕیامەدی کە یەکلایی نەبووەتەوە داوا دەکەنێکی تۆپەی فەڕەنساڵێن داواکارین کە ڕیامەدی ڕێگە لە یاریزانەکانمان نەگرێت بەشداری ئۆلۆمپیاد بکەن. ئەمەش گرفتێکی ترە کە یاریزانەکان بەدڵنیاییەوە هیچ کاتێکیان ناوێت بۆ پشوو وەرگرتن لەم ساڵدا بەدای. بەڵێ کاک سوارە جامی نەتۆکانی ئەوروپا بەڕێوێ دواتر کۆبا ئەمریکا دواتر ئۆلۆمپیاد لەم حاڵەتانەیە کە ئەم جۆرە پاڵەوانێتێک گەورانە لەسەر ئاستی جیهان و لە کیشوەرەکان بەڕێوە ئەچێت خشتەی ناوخۆیی خولەکانی ئەوروپا گۆڕانکاری بەسەردانایە بۆ نمونە ئیسپانیا ئینگلتەرا ئەڵمانیا وڵاتانی تر خۆی بەڕاستیەوەی کە زۆر کە بۆ هۆی کاریگەری کە یەکەم جار بوو بەو شێوە بەڕێوە بچێت بەڕێوەچوونی مۆندیالی قەتەر بوو کە لە زستان ناکرا ئەمە کاریگەریکی زۆری کردە سەر هەڵبژاردەکان کە بەو شێوە یاریەکان بەڕێوەچوو، بەڵام بۆ ئەمە یەکی تۆپەی وڵاتەکان هەمیشە پێش تەواوبوونی خولی ئەو وەرزە خشتەی ساڵی نوێی داناوە کە چۆن یاریەکان دەست پێ دەکات. نەخێر ئەوان بەردەم و پلانی خۆیان تێک نادەن، بەڵام ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە تەنها ئەوەی کە باجەکەی دەدات یاریزانە سەرۆکی یانە سوودمەند دەبێت یانە سوودمەند دەبێت هاندەر سوودمەند دەبێت لە بینینی یاریزانەکان، بەڵام ئەوەی کە دەبێتەوەی ئەوەی کە ئەو فشارە هەم دەرونی ئەو فشارە هەم لە ڕووی جەستەییەوە لەسەر یاریزانەکان دەبێت. لەبەر ئەوە دەتوانم بڵێم ئەوەی کە زەرمەندی یەکەمە لەم بابەتدا تەنها خودی یاریزانەکان خۆیانن. بەڵێ کاک سوارە هەموو ساڵێک خولە ناوخەکانی ئەوروپا
بەتایبەت ئەڵمانیا، ئیسپانیا، فەڕەنسا ناسنامەی پاڵەوانەکە چەند هەفتەیەک بەر لە کۆتاییاتنی خولەکان دیاری ئەکرێت، بەڵام لە خولی ئینگلتەرا پریمەر لیگ ئەمە تا ئەخیر ڕکابەر یەکتیم. ئەمڕۆ وابزانم توتنهام و ماسیتی یاریانێ و ئەرسناڵ چاوی لەوەیە ماسیتی یان یەکسان بەیان بدۆڕێت. ئێمە کاتێک بە دڵنیاییەوە کە ساڵانی پێشوودا هەمیشەمان ئەمان بینی بە تایبەت لە خولی ئیسپانیش ڕکابەرێکی زۆر با بڵێن چێژبەخش لە خولی ئیسپانیا هەبوو لە بینی ڕیال مەدرید و بەرشلۆنا، بەڵام ئیسەم تەوازنە تێک چووە. ئەمەی کە ئێستا ویستە من و تۆ باسی خولی ئیسپانی دەکەین پێم وایە جیاوازەکە زیاتر لە 4 خاڵە. ئەمە لەوانەیە بۆ عەبزان 2 هەفتە بەر لە ئێستا ناسنامەکە دەکەوتەوە کە ڕیال مەدرید و لەوانەیە ئەمە وا بکات لە کاتێک لە هەفتەی سیەوە سەروسیەوە ڕیال مەدرید بە بەردەوامی لە 9 خاڵ و 10 خاڵ لە پێشەوەیە. ئەمە وا دەکات بەڕاستی ئەو چێژە نەمێنێ کە من و تۆیەکی هاندەر یاخود بینەری خولی ئیسپانی یاخود عاشقانی ئەو دویانێش بێن بە تامەزرەوە سەیری یاریەکانی بکەن، چونکە هەمیشە بوونی ڕکابەرێکی بێز لە نێوان تیپە با بڵێن مێژوودارەکانی وڵاتەکاندا چێژێکی تایبەت دەبەخشێت، لە ڕووی ڕاگەیاندنەوە زیاتر بایەخی پێدرێت، لە ڕووی دەستکەوتنی مادەوە بۆ یانەکان بایەخی زیاتری هەیە. بەڵام کاتێک دەبینی کە ئەو جیاوازیە زۆرایە ئەمە کاریگەریی هەیە لە سەریان. بینەوە بۆ سەر خولی ئیتاڵی کاتێکە دەبینین کە یارێکی گەورەی وەکو میلان و یۆڤانتۆس دەبینین ئەم دویانەیە دوای هەو بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێپەڕیون، ینی لە ڕکابەری دوور کەوتونەتەوە. ئینتەر میلان بۆتە پاڵەوان، ئەمانە هەمووی کاریگەریان چەند هەفتەیە بەر لە ئێستا ئینتەر میلان بە هەمان شێوەی بارودۆخی خولی ئیسپانی بە زیاتر بە جیاوازی پێم وایە 14-15 خەڵ بۆتە پاڵەوان. بچینەوە بۆ خولی فەڕەنسا بە هەمان شێوە، بینەوە بۆ خولی ئەڵمانیا کە دوای زیاتر لە 10 ساڵ لە هەیمەنەی بایر مونشن دەبینین کە کوڕێکی لاو لێهاتوو گەنج و زیرەکی وەکو چابی ئەلۆنسۆێت بە کۆمەڵێک یاریزانی نۆرمالەوە دەیانکا بە ئەستێرە دەبنە پاڵەوانی خولی ئەڵمانی. ئەمەش هەم با بڵێن ئەو پێش هاتە چاوەڕوان نەکراوە بکە لە بۆندسلیگا ڕوویدا و کە بوون بە یەکەم لەبەر ئەوە دەبێت ئیدارەی بایر مونشن کۆی گشتی بە کۆی گشتی پلانی خۆی دەبچێتەوە بۆ وەرزی نوێ. بینە سەر خولی ئینگلیزی ئێمە هەمیشە کاتێک کە سەیری پرێمەر لیگ دەکەین خولی ئینگلیزی دەکەین عەرەبەکان لە با بڵێن کە کۆمنتاری یاریەکان دەکەن وتەی جوانیان هەیە زۆرجار بۆ کوردەکانی خۆمان گرفت دروست دەبێت بۆ بەکارهێنانی هەندێک مستەلاح ئەوان دەڵێن لاکی بار وەلا سیغار. ئەمە لە خولی ئینگلیزیدا گەورە و بچووک نییە لە خولی ئینگلیزیدا. کاتێک کە تۆ تیپی یەکەم لەگەڵ تیپی بیستەمە یاریەکە سەکە دووچاری شکستێکی چاوەڕوان نەکراوە دەبێت. لەبەر ئەوە کە دەبین کە ئێستا من و تۆ باز دەکەین لە نێو 5 خولە گەورەکەی ئەوروپادا تەنها خولێک کە ئێستا من و تۆ دانیشین تامەزرۆی بین بزانین کام ساتە کێ دەبێتە پاڵەوان تێدا لە بینی ئارسناڵ و مانچستەر سیتیدایە کە ئەم شەو دەتوانم بڵێم نازناوی با بڵێن پاڵەوانی خولی ئینگلیزی لە یاریەکەی نێوان مانچستەر سیتی و تۆتنهام بە بۆمانێک لای دەبێتەوە. بە بردنەوەی مانچستەر سیتی پێم وایە تا ڕادێکی زۆر دەبێتە پاڵەوان هەرچەندە چاوەڕوان نەکراوە بوو. بەڕاستی ئمە چاوەڕوانی ومان دەکرد کە لیڤەرپوڵ تا دو سادر کابەر بێت یاخود ئەو بێتە پاڵەوان چونکە تا پێش چەند هەفتەیەکیش لە پێشەنگدا بوو، بەڵام گلانێک ڕوویدا هەرچەندێکت نهاتنەوە تەوازن و ناتنەوە با بڵێن لوتکەی ڕەنکینی خولی ئینگلیزی. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی لە دەستپێکی خولەکەەوە بەو ڕیتمە هێنانیانی ئەرسناڵەکە کە بەڕاهێنەری ئارتێتا بەڕاستی ئاست و ئەدایەکی جوان پێش دەکەن لە مۆرزەدا بزانین کێ دەبێت. ئەگەر بێت و ئەرسناڵ بە پێم وایە هەنگاوێکی نوێ دەبێت لە پرێمەر لیگدا کە مانچستەر بەڵێ دوای 3 ساڵ لە بوون بە پاڵەوانی خولەکە مانچستەر بێتە خوارە خۆ بچێتە شوێنەکەی، بەڵام ئاسان نییە پێ بەرداری ئەم نازناوە بێت. کاک سوارە ئەم ساڵ و پاریژ ئەرسناڵ لە سەرەتای پریمەر لیگ بە جیاوازی 12 بۆ 13 خاڵ هەڵە نەبوون لە پێش ئەرسناڵ و لە پێش مانسیتی و لیڤەرپولۆ بوو، بەڵام دواتر خاڵەکانی هەمووی دانا. هۆکاری ئەمە چی ئایا بۆ توانای یاریزانەکانە بۆ پێکانە یاخود هۆکاری شێ لە پشتەوەی بەڕاستی 13-14 خاڵ کەم نییە کاک سوارە. بەڵێ بەدڵ نیایەوە خۆی زۆر جار ئێمە سراعی بینی هەندێک ڕاهێنەر یاخود هەندیانەکە هەبووە پێشتر گوێمان لە وتەی سێر دەبێت. کاتێک من لە مۆرینۆ دەپرسن ئەو کاتێک لە پرێمەر لیگ بۆ دەڵێ لەسەر ئەرسناڵ چی دەڵێ ئەڵێ هەمیشە ئەگەر خولی ئینگلیزی ئەگەر یەک قۆناغ بێت ئەرسناڵ دەبێتە پاڵەوان. هەمیشە ئەرسناڵ زۆر باشی دەهێنێ لە قۆناغی دۆمدا دووچاری گرفت دەبێت. ئەم دووچاری گرفت بوونش چییە؟ لۆکو باسمان کرد مانگی 2 بۆ 3 قۆناغی یەکلاییکردنەوەی نازناوەکان. ئەگەر هەستی پێک بتوانێت لەو قۆناغەدا لەو مانگەدا لە مانگی 2-3دا بتوانرێت ئاستێکی جێگیر پێشەش بکات ئەنجامەکانی جێگیر بێت بە دڵنیایی دەتوانم بڵم تا هەنگاوێکی گەورە نیوەی ڕێگەکە دەبرێت بۆ بردنەوەی نازناوەکە. ئارسناڵ هەمیشە لێدا گرفتی هەیە یاخود بوونی دووچاری یاریزانێکی سەرەکیت کە تۆ کاتێکە کۆی گشتی پێکاتەکەات یاخود یاریزانێک با بڵێن یاخود ڕاهێنەرێک ببوورە ئێت
شێوازی یاریکردنی خۆی لە سواتیۆ یاریزانەدا هەڵدا پەسێرێت با بڵین لەسەر ئەو هەڵدەچنێت دووچاربوونی پیاکانی یاریزانە ڕیسەکە لێ دەکاتەوە بە خوری ئەرسناڵیش دەتوانم بڵێم ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو چونکە بیرمان نەچێت لە خولی لە چامپیۆنز لیگیش ڕکابەرێکی بەهێزیان دەکرد لە قۆناغی کۆمەڵەکان لە قۆناغی شانسە کە هەرچەندە بەخت یاوری نەبوو بەرامبەر یانەی بارمشن یاری کرد کە دواتر ماڵ ئاوایی کرد بەڵام دەتوانم بڵێم هەتا ئەم ساتە یانی ئەرسناڵ ئاست و ئەدایکی باش پێشش دەکات و شایستەی ئەوە نەگەر ببنە پاڵەوانیش کە منێکی بینەر یاخود وەکو بینەرێک یەکو ڕۆژنامەنووسێک بەڕێستان کە ڕخنەی ئەوە نەک دەبڵێ کاکەم تیپە شایستە نەبوو چکۆکو باسم کرد ئەوە تا دەبین کە من لە هەفتەی 36 خولی نزیدان کە ئەم دوو تیپاتۆ بە جیاوازی خاڵێک یاخود دوو خاڵ بە بەردەوامی لەنێو هەفتەکەدا یاری دەکەن یاخود لە پێش ماسەستیوەیە یاخود لە دوای ماسەستیوەیە. کاک سوارە ئەزمموی ڕاهێنەر لەم بابەتیا ڕۆلی خۆی نابێت بۆ نمونە چەند خاڵێکی زۆر لە پێشەوەی بەڵام دواتر ئەو مانگە قورسێکە خۆت ئاماژت پێەیە یاریزانەکان توانای جستەیان کەمە بێتەوە یاخود چەند بابەتێکی تر کە پێوەستە بەمەوە خۆی وەکو ئاماژم پێدا بەڕاستی خولی ئینگلیزی جیاواز دە خولەکانی تر کە تۆ کاتێک کە وەکو باسم کرد تیپی یەکەم لەگەڵ تیپی کۆتایی دایاری دەکات کە پێشبینی نابێت 100% بڵێ کە کێ دەیباتەوە هەمیشە یاریەکان ئەمشەو بینی بمان کە یعنی لیڤەرپوڵ و ئەستۆن ڤیلا یاریان کردو تا دقیقە 85 لیڤەرپوڵ 3 گۆڵی هەیە 3 بێک لە پێشەوە بەڵام دەبینی لە ماوەی 2 دقیقە 3 دقیقە ئەستۆن ڤیلا ئەنجامەکە یەکسان دەکاتەوە واتە من هەمیشە وتەیەکی کۆنتی هەیە کاتێکە لە خولی میزی تێریهێنری پرسیاری لە دەکات لەسەر و بابەتە دەمێت بیبەستەوە بابەتەکەی بەڕێستە وەکو بیکەم بۆ وەڵامێکی ژۆ بەڕێزت ئەڵێ دەمەوێت جیاوازێکم بۆ بکەیت تۆ لە دوو خولی گەورەدا ڕاهێنەریت کردووە هەم لە خولی ئیتالی لە خولی ئیسپانیا لە خولی ئیتالی لە زۆربەی یاریەکاندا تۆ گۆڵێکت بەسە بۆی کە بیبیتەوە یاخود لەدانێکی کۆرناڵ یاخود لەدانی مباشرەکانی لە بەسە بۆەوەی کە تۆ گۆڵە بکەی دەتوانێت بیبیتەوە بیکەیتە دوو گۆڵ ئەنجامەکەت مسۆگەرە بەڵام ئەڵێ کاتێک تۆ زۆر جابینیمانە دقینەوەتە بە دوو گۆڵ لە پێشەوەی لە دوو تۆپدا و بەبێ ئەوەی کە خۆت چاوەڕام کە ئەنجامەکە یەکسان دەکرێتەوە یاخود شکست دەهێنیت ئەمیش هەمیشە ئەم ئەنجامە چاوەڕوان نەکراوانە لە خولی ئینگلیزی ڕوودەدات لەبەر ئەوە ئێمە دەبێت چاوەڕوانی شتێکی ئاساییە کە لەم شەودا ئێمە ببینین تۆتنهام لە مانچستەر بێتەوە لە ناو هاردوای لاین و هەروەها ئەرسناڵ بێتە پاڵەوان لەبەر ئەوە هەمیشە ئەو ئەنجامانەی کە ئێمە باز دەکەین ئەو ئەنجامانەی کە چاوەڕوان نەکرا باز دەکەین دەبێت بگەڕێنەوە بە خولی ئینگلیزی ئاماژە پێ بدەین. بەڵێ کاک سوارە وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی وەکو لێپرسراوی بەشی وەرزشی کورسان نیوز پێشبینی بۆ گواستنەوەی یاریزانان لەم هاوینەیە چۆنە ئامە وابزانم ئێمبابەیەک لای بۆ کە تاو پاریس سان ژێرمانی بازاڕێکی گەرم و گوڕ دەبێت بە تایبەت هەندێک لایەنەکان هەیە کە ئەو بارودۆخی کە بەسەریان داهاتوە چیتر لە ڕووی هاندرانیان لیان قبول ناکات و لە ڕووی ڕاگەیانەوە پاشەکشێکی گەورە دەکەن و لە ڕووی مادیشەوە زەرێکی زۆر دەکەن ئەگەر بێت و بەم ئاسودایە بەردەوام بن بۆ نمونە ینی بەرشلۆنا چیتر ئەو بارودۆخە دارایی کە هەیە بۆ لە ڕابردوودا هەڵ ناگری لەوە زیاتر ئەنجامەکانی خراپێت و لە چامپیۆنز لیگ ماڵاوایی بکەیت لە جای مەلیکی ئیسپانیا ماڵاوایی بکەیت لە خولی ئیسپانی بەو شێوە بێ هیوا بێت بەرامبەرەکەش ببینیت بە کۆمەڵە یاریزانی گەنجەوە ئەمە ئاست و ئەدایەتی لە سەرەتای دەستپێکردنی خولی ئیسپانیا بەڕاستی پێشبینی نەکراو بووە کە ڕیامەدی بەو جیاوازی زۆر بێتە پاڵەوانی خولی ئیسپانیا لە بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەبینین کە ڕکابەرە مێژووەکەشی بەم شێوە کەوتووە لەبەر ئەوە بەدڵنیاییەوە دەبێت لە ئێستاوە ئیداریانەکانیان بە تایبەت یانێکی بە شوێنە خەزیێنەکەی بکاتەوە بزانێت چۆن هایکەلی خۆی ڕێبخاتەوە بیرمان نەچێت لە ماوەکانی ڕابردوودا 3 جار لە کۆنگرە ڕۆژنامەکاندا چاوی ئاشکرای کرد کە بارسەلۆنە جێ دەهێڵێت بەڵام ئێستا ڕاهێنەر گەورەکان ئامادەنین خۆیان بدەن لەم سەر کێشەیە چاوی بە ناچاری مایەوە ئیدارە بەشوێنە بە ڕسمی داوایان لێکرد کە بمێتەوە پلانێکی نوێدا بنێت پشگیری دەکەن بەڵام پێم وایە چاوی لە ئاستی تموحی هاندران و ئیداری بەشوێندا نابێت ئەمە ئەوە بەنسبەت ئەوەی کە بەڕێز ئاماژە پێدا یەکێک لە گرنگترین بازاڕەکانی گواستنەوە یاریزانان بۆ کە چەند ساڵە بووە با بڵێن بریکی نیوسی ڕۆژنامەکان بووە تۆپی ڕۆژنامەکانێکدانەوەی جیاواز مەباپەیە کە هەرچەندە لە ماوەکانی ڕابردوودا ئیداری ڕێمەدی زۆر نیگەران بوون لە هەسوکەوتەکانی بەڕێوەری کارەکانی کە دایکی مەباپی دەکات یاخود لە هەسوکەوتەکانی مباپێ بەڵام لە سەداوە تا کار لە کات رازا و تازە تیر لە کەوان دەرچوو مباپێ ڕایگەیان کە ببوورە پاریس سەن ژەرمان جێ دەهێڵێت بەدڵنیاییەوە بە ئەگەرێکی زۆرە باسی ئەگەر دەکەین چکە تا شتەکان نەوێ بەڕسمی ناتوانین بڵین بەڵام خەونی مباپێ بەدیهێنانی خەونەکانی لە ڕیامەدی دەبێت بەڵە پێش دەستپێکردنی جامی نەتۆکانی ئەوروپا چارەنووسی خۆی ئاشکراکات خۆی زۆر جار ئەم ئەستێرانە بۆی کە نەکەونە ژێر فشارێکی زۆرەوە نەکەونە ژێر بارودۆ با بڵین کە ئەوەی لە ڕووی ڕاگەیانەکانەوە بە بەردەوامی شارەکە بێدەنگی هەڵدەبژێرن تاوەکو بەوەی بە دوورکەون لە ژێر فشاری ڕاگەیانەکان بستنی ئەو پاڵەوانتێکی وەها گەورەوە لەوانەیە ئەم با بڵین
ڕۆشنی ڕاکەیان دووە مەتاوە کۆتایی هاتووە و هەروەها بیرمان نەچێت لە ماوەکانی ڕابردووش پارێکی هێندە خەیاڵی خراە بەردەم باپێ کە لەوانەیە چەند قاتی ئەوەی کە ڕیامەدی بێت کە پێشکەشی کردووە چی لە خولی ئینگلیزی بێت یاخود لە خولی سعودی بێت بەڵام خەونی ئەم دەزانێت مەباپێ ڕۆشنی بۆ زیانەیەکی تر ئەگەر دەبێت ئەگەر نازنا و ناوبانگی خۆی بخاتە پێش پارەوە دەبێت بچێت بۆ ڕیامەدید ئەگەر پارەش بێت ئەو خولی سعودی چاوەڕێ دەکات بەڵام بە ئەگەرێکی زۆر خەونی هەموو یاریزانەکە بەڵام بەدڵنیاییەوە بەڵام دەتوانم بڵێم بە ئەگەرێکی زۆر ئەوەی کە بەتایبەت لە یەکێک لە ڕۆژنامە دیارەکانی جیهان فابریزۆ ڕۆمانۆی ئیتاڵی هەیە کە پێش ئەوەی کە یاریزانەکان لەوانێ بڵێم کە گرێبەستەکانیان بکەن ئەو شتەکانی لای دەکاتەوە بە ئەگەری زۆر ئەوش ئاماژەی داوە کە دەچێت بۆ ڕیامەدی جا منیش ویستم کاک سوارە باسیەوە بکەم زۆر جار ڕۆژنامە نووس یاخود ڕۆژنامە جیهانیەکان ساڵێک دوو ساڵ بەر لە گواستنەوە یاریزانەکە پێشببینی ئەکات یاخود دەڵێ فلان یاریزان ئەچێتە فلانیانەوە ئەمەی فابریزۆ ڕۆمانۆ کال لە پێشببینی و خەونە نەماوە ینی یاریزانێک یەکێ لە یاریزانەکان بوو پێمانێکێ وڵێ من پێش ئەوەی کە بڕیاری چون بدەم بۆ ئەوێ فابریزۆ ڕۆمانۆ ڕاگەیان خۆم ئەجام لات فلان یاریزان پەیوەندی کرد بەوە ئەوید من هێشتا لە قەلەقید و دڵیا بووم بەڵام فابریزۆ ڕۆمانۆ وای لێکردم کە خێرا بچم گرێبەستەکەم بکەم ئەمی ڕۆژنامەنووسە بووەتە سەرچاوی باوەڕ پێکراوترین ڕۆژنامەنووسە لە ئێستادا لە سەتاسەری جیهاندا بۆ بازاری ترانسفەر یاخود ئینتیقالات یاخود گواستنەوە بە کوردەکەی خۆمان بۆ یانەکانی جیهان دەتوانم بڵێم کە هەواڵەکانی ئەم ڕۆژنامەنووسە با بڵێ دروستترین هەواڵە لەبارەی گواستنەوە یاریزانان یاخود ڕاهێنەران بۆ یانەکانی جیهان بەڵێ کاک سوارە بە بینەوە ناوخۆ لە ئێستاە بەشی وەرزشی کورسان نیوز باخێکی زۆر بە سوۆشیال میدیایەت بەڵێ بینی سەرم بابەتاش باسی ئەوە بکەین کە بەڕێز دامەش بێدا بۆ نمونە ئێمە لەو کەناڵ ئازیزەی خۆماندا کورسات نیوز تۆ کاتەکانت دیاری کراوە بۆ نمونە 3 سعات لە ڕۆژێکدا 3 سعات هەواڵی ڕاستەوە خۆت هەیە واتە هەچ پاڵەوانێک یاخود چالاکی یاخود ئیڤنتێک دەکرێت لە شاری سلێمانیە بیربان نەچێت ماوەکانی ڕابردوو سەرۆکی لیژنەی ئۆلمپیا عاقیل مفتن کە هاتە ئەم شارە کە سەرۆکی نوێی لیژنەی ئۆلمپیا دەڵێت سلێمانی دەبێت بێتە ناوەندی وەرشی لە عێراقدا واتە ئێستا زۆربەی وفودەکانی باشوور و ناوەڕاستی عێراق زۆربەی چالێکەکان یاخود پاڵەوانێت نێودەوڵەتەکان ڕوو لە سلێمانین هەر لێرەوە ئەمە مژدەیەکی خۆشە بۆ عاشقانی یاری لە جوانی یاخود بۆ شەقامی وەرشی لەم شاردا هەفتەی داهاتوو گەورەترین پاڵەوانێتی لە جوانی لەسەر ئاستی ناوچەکە یاخود میدڵ ئێست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەم شارە خۆشەویستە بەرەو دەچێت لە زانکۆی سلێمانی بەرەو دەچێت ئەمە وای کردووە کە سلێمانی بەرەو ئەوە دەچێت یاخود هەنگاوی گەورەی بڕیوە لەسەر نەخشەی وەرشی ناوچەکەیە شاری سلێمانی بیرمان نەچێت لەبەر ئەوە ئەم ڕووکردنی ئەم ئڤنتانە بە شاری سلێمانی هەمیشە کەناڵی کورسات وەستگەی یەکەمە یاخود کەناڵی یەکەمە کە لایەنە جیاوازەکان یەکێتی جیاوازەکان داوامان لێ دەکەن بۆ ڕوومالکردنی پاڵەوانێتەکان وەکو ئاماژەم پێدا ئێمە کاتەکانمان دیاری کراوە لەو کاتانی کە بمان دیاری کراوە ئێمە گرنگێک لە شاشەوە لە شاشە جوانەکەی کورسات نیوزەوە بۆ بینەرەمان پیشان دەدەین کە بۆ گواستنەوەی پاڵەوانێتەکان ئەوەی کە دەمێنێتەوە لە سۆشیال میدیا و ئێمە دەگەین بە سەتاسەری جیهان بە دڵنیاییەوە ئێمە لەو کار و هەنگاومان بەردەوام دەبین کەواتە ئەم ڕستێتەوە بۆ ئێوە دوای هەموو سەرکەوتنێک بەرپرسیارەتەکان زیادە بێت ئێوە لە ڕێی سۆشیال میدیاوە توانیوتانە خوێنەرێکی زیاتر کۆ بکەنەوە کە بەڕاستی لە ئێستا سۆشیال میدیا پانتایشی گەورەی داگیر کردو ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر زۆر سپاس سوارە محەممەد لەفسای بەشی وەرشی سپاس کاتی خۆت بێ ئێمە بەخشی